سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەم شوێنەی منی تیاوەساوم ئەمە بینی گوندی کانی میران و وریاوایە لە دەشتی پێنجوێن دیارە بە دیاریکراوی کاتژمێر 6 خولەکی بەرە بەیانی ئەمڕۆ فڕۆکەکانی دەوڵەتی تورکی داگیرکرد بردومانی سنووری قەزای پێنجوێنیان کرد لە چوارلاوە. ئەم جێگەی منی لێوەساوم ئەمە گوندی کانی میران و وریاوایە، نێوان گوندی کانی میران و وریاوایە کە فڕۆکەی تورکی بەیانی ئەمڕۆیەتی لە زەوی کشت و کاڵەکانی جووتیاران یاتی لە زەوی کشت و کاڵەکانی جووتیاران و زەرەر و زیانێکی زۆری لە ناوچەکەدا دروست کردووە. ئەو جێگەیە کە فڕۆکانی دەوڵەتی تورکی داگیرکرد بردومانیان کردووە بە قوڵی 8 بۆ 7 مەتر زەویەکەی قوڵ کردووە. فڕۆکەکە وەکو هاوڵاتیان ئاماژەیان پێکرد هێندە بۆمبەکانی گەورەی ڕەنگە کێشی بۆمبەکان 20 تەن بێت، چونکە زەویەکی زۆری لە ناوچەکەی هەوێران کردووە، قوڵ کردووە بە مەساحەیەکی زۆر. دیارە ئەمەش ترس و دڵڕاوکەیەکی لای هاوڵاتیان دروست کردووە کە ئەو بۆمبانەی بەیانی ئەمڕۆ فڕۆکە دەوڵەت داگیرکەرەکانی دەوڵەتی تورک دایان لە ناوچەکە. من ئەچمە لای چەند شایەت حاڵێک کە ئاگیان لە ڕووداوەکە بووە. مامە سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێیت ئەم بردومانە بە دیاریکراوی سەعات چەند بوو، ئەم شوێنە کوێیە کە بردومان کراوە، ترس و دڵڕاوکەیەکی لای هاوڵاتیان دروست کردەوە بردومانەکە. ئەڵامە شوێنەکە گوندی کانی میرانی بابە عەلیە. بەرەبەیانی ئەمڕۆ ساعات 6:30 و فڕۆکانی تورکیا ئەم منتیقەیان تۆباران کردووە بەڕاستی زەرەر و زیانێکی زۆریان سەمتەماتەی کوڕێکی برامە. زەرەر و زیانێکی زۆری لەم منتیقەیە و ترس و دڵڕاوکەیەکی زۆری خسۆتە دڵی کرێکارەکانە. هەچی کرێکار لەم دەشتای بوو هەمووی ڕۆشتەوە ئەمڕۆڵێ ئیش ناکەین بۆ خەڵک لە ترسی کارەکانی تورکیا. مامە زیانی گیانیش لە ڕووداوەکەیان نەبوو. حەمدوسەنا بەخوای گەورە زەرەر و زیانی گیانی لەخوا بەزیابێ نەبووە. ئەو زیانانە چێ بەردەوەکەوتوە لێرە؟ وڵاتە زیانەکە خۆ بە کامێرەی خۆتان بیگرن ئەوەن تەماتە شتێ هەمووی عیبادە کردووە و ئەم زەویەی ئاوا چاڵ کردووە و خۆ زەرەر و زیانەکانی خۆی دیارە بە کامێرەی خۆتان بیگرن. بەسڕۆژ مامەگیان من ئەچمە لای ئەم کە حاجەیە کە بە داخێکی زۆر کە حاجی سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ تورکیا چی پامێکی پێ بۆچی وامالیە پامی چی پێ پامی کورد قڕکردنی پێ ئینە ئەمە نەپەکی لێیە نە هیچی لێ کرێکار و خوار ڕەحمی کرد کرێکارەکان لێرانە بوون بێت و کرێکارەکان لێرا بووە 12 کرێکار بوون ئەوان شتیا بچوونە هیچ دەسەڵاتێکمان نییە. دا حکوومەتی تورکیا چێ وەڵا داوا دەکا قوبات و نێچران بەرزانی یەکەم کەوا بە قوڵسوهانەی تورکیا بڵێن بە سەیری ئێرا بکە بزانە پەکی بالێ یا زەرجاری خەڵکە.